بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ و ئەم کاتەوە هەموو کاتێکتان پڕبێت لە شادی و کامەرانی ئەزیزان و خۆشەویستانی پرۆگرامی پەیامی ڕۆژ. خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆ لەگەڵ هاوکارم شوان بە کۆمەڵێک تەوەر و بەرگۆ بابەتین و جیاوازەوە هاتوینەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ جێی سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس سەیداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتتان باش لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ بە کۆمەڵێک بەرگۆ بابەتی جیاواز لە خزمەتتانین لە بەشی یەکەمی بەرنامەکەمان باس لە هۆکارەکانی زۆربوونی تاوانەکەی لە کوردستان و هاوکات بابەتێکی تری گرنگی ڕۆژ هەیە لە بەشی دووەمدا گرنگی پێدن ئەویش زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بە هەمان شێوە ئەمەش بەشێکە بێت لە پێوەست بە تایبەت بە ژیانی ڕۆژانەی هەمومانەوە لە بەشی سێیەمی پرۆگرامەکەشمان ئێمە لە نێو کۆمەڵگایەکی مسلمان وەکو تاکێکی مسلمان چۆن لە قەزا و قەدەر بڕوانین و هەروەها کۆمەڵێک بابەتی پەیوەندیدار بوو بابەتە لەگەڵ میوانەکانمان شرۆڤە دەبێت. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵ لەم تۆرە سەرەکیانشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان هەیە وەک ئامادەکردنی کۆمەڵێک ڤیتی و زانیاری. سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێن. وەڵە بەڕێزان دەچینە لای ڤیتیە کە هاوکارمان سامان فەتاح بۆی ئامادەکردین سەبارەت بە ڕاگەاندنی پرۆژەی ئینسکلۆپیدیای پارێزگای هەڵەبجە کە لەم بارەیەوە کۆمەڵێک دیمەنی بۆ تۆمار کردوین فەرموون با پێکەوە بینەربین. پرۆژێکی هاوبەشە لە نێوان ڕێکخراوی خاڵ بۆ هزر و ڕۆشنبیری لەگەڵ زانکۆی هەڵەبجە بە سپۆنسەری کاک شیعالی شیعزەدین پێکەواتە پرۆژەیەکی سێقۆڵیە پێکەوە خوای یاربێ ئەنجامی دەین. نزیکەی مانگێکە ئێمە دەستمان بە هەنگاوە سەرەتایەکانی کردووە لیژنەمان تەشکیل کردووە پێڕستمان نووسیوە بەرنامەی پرۆژەکەمان نووسیوە ئەمڕۆ بریتی بوو لە ڕاگەاندنی پرۆژەکە لەگەڵ دوو سیمینار سەبارەت بە ئینسکلۆپیدیا چییە چۆنە حەجمەکەی چەنە قەبارەکەی چۆنێ و جەناتان ئاگاتان لێبوو ئەمڕۆ بریتی بوو لە ناساندنی پرۆژەکە بە گەلی کوردستان هەمووی خۆی بینێتەوە لە کۆی هەموو زانیاریەکان لەسەر هەڵەبجە مێژوو جغرافی کەلتوری کەسایەتیەکانی گوند و ناحیە و شار و شارۆچکانی سەر بە پارێزگای هەڵەبجە کانیا و کانی و کارێز و بە کورتی هەرچی زانیاری هەیە لە هەموو ڕۆکان و لەسەر هەڵەبجە ئەو ئینسکلۆپیای ئەگرێتەوە.
بەلای منەوە کاتی تەواوبوونەکەی بێگومان تا زووتر بێ باشترە بەڵام گرنگ ئەوەیە کرۆکی ئینسایکلۆپیدیاکە کرۆکێکی زانستی هەبێ وە پخت بێ و زۆرترین زانیاری کۆکاتۆ لەسەر پارێزگای هەڵەبجە ئەوە بەلای منەوە زۆر گرنگە وەکو بایەخی ئەم پرۆژێ بایەخێکی زۆری هەیە بەڕاستی شاری هەڵەبجە ڕاستە بڵین شارۆچکە بۆ یا قەزا بووە بەڵام پێگەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و مێژووی هەیە لە دەشتی شارە زوور و لە ناوچەی سلێمانی و لە پارێزگای سلێمانی و ئێستش کە بۆ خۆی پارێزگای هەڵەبجەیەوە لە هەمان کاتە دوای کارەساتی هەڵەبجە کارەساتی کیمیان بارانکردن و وێرانکردن و قەتڵ و عامکردنی خەڵکی هەڵەبجە ئەمە بایەخێکی تایبەتری ینی هەڵەبجە بایەخێکی تایبەتری هەیە لە ئاسی جیهانە ناسراوە بە هەموو ژیانسە ڕەنگە هەڵەبجە لە سلێمانی زۆرتر ناسرابێت لە هەولێر زۆرتر ناسرابێت ئەگەر هەر هیچ نەبێت لە زۆربەی شارۆچکەکانی کوردستان زۆرتر ناسراوە لەبەرەوەی یەکێک لە چەکە هەرە قێزەونەکانی مێژووی مرۆڤایەتی لە شاری هەڵەبجە بەکارهاتووە لەبەرەوە گە ئەم ئینسایکلۆپیدیایە تەواو بێت وەکو باسیشمان کرد هەوڵ بدرێت بەشێکی ئینسایکلۆپیدیاگەش وەربگێڕدرێت وەسە زمانی ئینگلیزی وەسە زمانی عەرەبی وەسە زمانی فارسی خزمەتێکی گەورە بە مێژووی کوردەکە ئەنجا بە شاری هەڵەبجە. بەڵێزان دیارە لە هەرێمی کوردستان پرۆژەی ئاودێری یاخود کاری کوشت و کاڵی بە شێوازی جیاواز دەکرێت بە چەند ساڵێکە لەبەر کەمبوونەوەی ئاوەروەها ئەو کات شوێنانەی کە باران کەم لیان دەبارێ ڕەنگە بۆ ئەو وەرزانەی دەبێت کوشت و کاڵەکان ئاودێری بکرێن گرفتیان بۆ دروست دەبێت بۆیە لێرە لەوێ داهێنان لە بواری ئاودێری کراوە بۆەوەی ئەو بابەتانەی کە هەیە یاخود ئەو بڕاوە هەیە سوودی لێوەرگێ بۆ واری کوشت و کاڵی لە پارێزگای هەڵەبجە هاوکارمان سامان فەتاح چۆتە شوێنێکی ئاودێری و کۆمەڵێک بابەتی بۆ ئێمە تۆمان کردووە بابزانین لەوێ چی گوزەراوە. لە لای کاک ئازاد محەممەدم کە بە جوتیارە نمونەیەەکە ناسراوە لە کێڵگە کوشتتوکاڵەکەی لە وەرزی یاویندا کۆمەڵێک دایانان و نوێگەری لە بواری کوشتتوکاڵیدا کردووە لەگەڵ مابن بزانم چی نوێی لە بواری کوشتتوکاڵیدا ئەنجام داوە. لەسەر سێوی بنعەرز تاقیکردنەوە یەکەم کرد کە زۆرێکەیە لە وڵاتە خارجیەکان کوردن و لەوێن و شوێنێکی کەمیان هەیە وە لە لای خۆشمان نەتوانین شوێنێکی کەم بەڵام دوو سوود وەرگین. ئەوە بوو ئەگەر ئەم گرەیە ببینی ئەم گرەیە بستێک لە خوارۆ سێوی بنعەرزە ئەوە سێوەکەیە تازە خەریکە ماشەڵڵا سەی ئەو سێوی بنعەرزەکە لەسەری شۆ گوڵە بە ڕۆژەیە ئێستا لە گرێکە و ژوور گوڵە بە ڕۆژە ئەگرێ لە گرێکە بۆ خوار سێوی بنعەرزەگرێ ئەمەش گوڵە بە ڕۆژەکەیە لەسەرەوە هەستا زۆریش سەیکە ئیسامە جامە داومە لە گوڵە بە ڕۆژە ڕەنگا و ڕەنگەکە ئەها ماشەڵڵا ئەم ئاوە کە تۆی بینی خەباتی 10 ساڵمە 10 دانە ساڵ من لە یەک بن چەڵتوکۆ هەتاوەکو دوو دۆنم چەڵتوک من خەریکینی 10 دانە ساڵەکە گاتە بمرێ گەشتون بەوەی کە ئێمە ئاویە وڵاتە خۆتانەزان ئاو نەماوە نە لە سەرزەوی نە لە ژێرزەوی نە باران نە شێمان کەم بۆتە خۆتانزان نەماوە بەڵام من گەشتم بۆ ئەنجامەی کە ئەم برنجە کە ئەم ئاوە ئەخوا لە 23 سەعاتە لە 24 سەعاتە 1 سەعات ئاوی پێویستە هەر باخە هەنارەکەم 6 سەعات ئاوی پێویستە بەس برنجەکەم 1 سەعات ئاوی پێویستە چۆن ئەم ئاوەی کەی بینێگەر بی لەگەڵما دووبارە و سێبارە ئەم ئاوە دێورانەکاتەوە وەک ڕادێتەری سیارەکەی تۆ ئێستا و سیارەی تۆ گەرم ڕۆژی ئاوت تێکردای کە سیارەی نەکڕی ئەوە عەزیێتێدا ئاوتێکە سەرفیکا بەڵام ئەم سەرف ناکە ئەم ئاوە بۆ گوڵەکەی جوانە و کورتەوە بوو ئەو گوڵە زانی بۆچی جوانە لە نیان دەرتاڵەکانەوە هەتا ئێستا برنج یعنی ئاو دروسە ئەوەنە ئاوی زۆر بووە هەرچیت باەتی خۆراک نە ئەنووسا بە دڵی ئاوە لافاوەکە هەموویە برد بەزیێسە من لە دێورانەکە دایما پێگاتی حیوان دێورانەکە سەیریکە
ئەمە ئیسا چاڵی دووەمە ئەوە هەمووی پێگاتی حیوانی ئەنجاوەکو سەیری بنجی ئەو برنجەکە ئەوە بنجە ماشەڵڵا ئەوە هێشتا سێری کاڵی قامیشە بۆ لە دێورانکردنا ئەم برنجە ئاو زایدەن خۆراک نەک هەتا سێمانگ هەر ئاو هەر ئاو هەر ئاو ئێستا ئەچین بۆ خوارە بۆ ئەو حەوزەی کە ئاو دێورانەکە ئەمە بەشێکە ئەوە بەشێکی ترە ئەوە ماشەڵڵا سەیریکە بە قووەتە باڵای بەرزە ئەو پێگاتی حیوانیە کە دێورانەکە ماشەڵڵا ئەوە هەمووی دانەکەوت شکەوەیسە پێگاتی حیوانەکەیەوە ئەم چاڵە هەم دیسان دووبارە چێتۆ سەرەوە بە پێگاتی حیوانی و دێورانەکە کەواتە ماشەڵڵا تۆ برنجت دیوە هەڵیشی مژێر لە سەدا پێنجی هەڵەمژێ ئەوەنە تێری خواردو ئەو زەوێ لێ جاوا من لایلۆنیشم بۆ داخست بوو لایونەکەم دەری ناوتم با قەوزەکەی نەمێنێ بەیانی دووبانی دایونەکەی تێکەمەوە ئەو تۆزش سەرف ناکە مەدرسە خەنجیلانە بکە ئینشاڵڵا ئەمەوێ بیکەم بە فێرگەیە کە ئەو ئەزمون و ئەو کارانەی کە لەسەر ڕەنجی شان و ماندووبوونی خۆم و ئارە ڕژاندنی خۆم پێی گەشتوم بیگەێنم بەنەوەی داهاتوی وڵاتەکە ئینشاڵڵا ماوەیەکترەمە ئیفتاحێکەم و هەر یەکێک حەزی لە کەرتی کوشت و کاڵ و سەوزکردنی کوردستان و خولیای ئەوە بوو من دەگام کراوەیە و لێرە ئینشاءڵڵا وای لێ یەکەم کە لە هەفتەیەکە دوو ڕۆژ تەرخان کەم بۆ ئەوەی دەرز بڵێمەوە بەنەوەی داهاتووکەم بەڵە بەڕزان دەچینە بەرگەی زانیاریکە زانیاریێکمان بۆ ئامادەکردوون لەسەر لەشی مرۆڤ فەرموون با پێکەوە بینەربین چەند زانیاریەکی تایبەت بە لەشی مرۆڤ بەشی چوارم خانەکانی لەشی مرۆڤ ژمارەیان سەدان تریلیۆنە هەر خانێکی لەشی مرۆڤ 46 کرۆمۆسۆمی تێدایە هەر کرۆمۆسۆمێک لە ڕشتەیەکی درێژی DNA پێک هاتووە درێژی هەر ڕشتەیەکیش لە هەزارەها جین پێک هاتووە کە زانیاری پێویستیان بۆ دروستکردنی ئەو پرۆتینە تێدایە کەوا پێویستە بۆ تەواوکاری بنیادنانی ئۆرگانیزمی مرۆڤ. درێژی ڕیخۆڵەکانی مرۆڤ 7 مەترە. ژمارەی پەراسۆکانی مرۆڤ 24 دانەیە. کێشی جگەری مرۆڤی گەورە 1.5 کیلۆگرام دەبێت. گەدەی مرۆڤ هەردوو هەفتە جارێک لە ناوە بەرگێک دروستەکات ئەجینا خۆی هەرسەکات. گەدەی مرۆڤ 35 ملیۆن ڕۆژێنی هەرسکردن لە خۆ دەگرێت. چاوی مرۆڤ 135 ملیۆن خانەی هەستەوەری تێدایە کەوا کاریان گرتنی وێنە و جیاکردنەوەی ڕەنگەکانە. ژمارەی تاڵەکانی مووی سەری مرۆڤی تەواو قژی ڕەش و سوور 120,000 تاڵە. قژی زەرد ئەگاتە 90,000 تاڵ و تاڵە مووەکان دوای 5 ساڵ نوێ ئەبنەوە. ڕۆژانە 50 تا 60 تاڵ لە وەرینی قش ئاساییە. مێشک پێویستی بە 1/6 ئەو خوێنەیە کەوا دڵ ئەینێرێ بۆ لەش و هەروەها پێویستی بە 1/5 ئەو ئۆکسجینەیە کەوا دێتە ناو لەشەوە هەرچەندە. کێشی مێشک کەمترە لە 1/50 کێشی هەموو لەش. ماوەی هاتنەوەی نینۆکی کەوتوو بە هەرهۆیەکەوە بێت 100 ڕۆژە. ڕێژەی ئارەقە ڕژێنەکان لە لاشەی مرۆڤدا زیاتر لە 1 ملیۆن ئارەقە ڕژێنە. ماوەی پێویستی خەو لە کەسی گەورەدا 7 بۆ 8 کات ژمێرە. پیاوێکی ئاسایی گەر ڕۆژانە 20,000 هەنگاو ڕێبکات کەواتە لە تەمەنی 80 ساڵیدا 6 جار بە دەوری جیهاندا سوڕاوەتەوە. ڕەنگی خوێن سوورێکی مەیلەوتۆخە لە دەمارەکاندا بەهۆی یەکگرتنەوەیەتی لەگەڵ ئۆکسجیندا. پلازمای خوێن لە ئاو و خوێ پێک دێت. بەڵایزان
هەر لەو بەبڕگەی زانیاریانە بابەتێکی ترمانەیە لەسەر یاریزانی بواری پێم وابێ کیک بۆکسێن بووانەی ئەو یاریانە کرد ئەویش محەممەد علی کلایەکێک لە یاریزانە مسلمانە بەناوبانگ و دیارەکان کۆمەڵک زانیاری لەسەر و دانراوە پێکەوە بینەری دەبێت. ئەفسانەی بۆکسێنی سەدەی بیستەم کێ بوو؟ محەممەد علی کلای ناوی ڕاستەقینەی کاسیۆس مارسیلۆس کلای جۆنیۆرە کە لە حەڤەی یەنایاری ساڵی 1942 لە ویلایەتی کێنتاکی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەدایک بووە. لە خێزانێکی هەژار گەورە بوو کە ڕەگەزپەرستی کێشە گەورەکەی ئەو خێزانە بوو. محەممەد کلای لە ژیانێکی قورسەوە هاتوو بووە ئەفسانەیەکی خاوەندوو دەستی ئاسنین. محەممەد کلای توانی لە تەمەنی 22 ساڵیدا و لە ساڵی 1962 لە سۆنی لیتسۆنی پاڵەوانی جیهان بباتەوە. لە ساڵی 1970 جارێکی دیکە ڕوبەڕووی جۆفریزە بووەوە کە ئەو دوو بۆکسێنەرە بوون هیچ کات نەیان دۆڕان بوو، بەڵام کلای توانی ئەو یاریە بباتەوە کە بە یاری سەدە هەژمار دەکرێت و ژمارەی پێوانەی تۆمار کرد. لە ساڵی 1964 ڕووداوە گەورەکە ڕوویدا کاتێک کاسیۆس مارسیلۆس کلای ئاینەکەی لە مەسیحیەوە گۆڕی بۆ ئیسلام و ناوی خۆشی کردە محەممەد علی کلای. ئەوەش چەندین هەزار کەس ڕوبەڕووی وەستانەوە و لە ساڵی 1967 ئەو نازناوەی لێ سەندرایەوە کە بەهۆی ئامادە نەبوون لە خزمەتی سەربازی بۆ ڕوبەڕووبوونەوەی دژی ڤێتنام کە بەرامبەر لیتسۆن لە ساڵی 1962 بەدەستی هێنا بوو. ئەوەی زیاتر ناوی محەممەد علی کلای گەورە کرد وازهێنان بوو لە یاری بۆکسێن لە ساڵی 1970 لە تەمەنی 38 ساڵیدا. لە ساڵی 1984 تووشی نەخۆشی پارکینسۆن بوو کە جۆرێکە لە نەخۆشی ئیفلیجی و ساڵانێکی زۆر بەو نەخۆشیەوە ئەتلایەوە. کلای لە کۆی 61 یاری توانی 56 یاری بباتەوە کە 37 یاریان بە لێدانی یەکلاکەرەوەی کۆتایی بردووەتەوە. لە ساڵی 1990 ناسناوی یاریزانی سەدەی پێبەخشرا، ئەویش بەهۆی خێرایی بۆکسەکانی کە خێراییان دەگەیشتە 900 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. لە یاریەکانی ئۆلۆمپیاتی 1996 شەرەفی داگیرسانی ئاگری ئۆلۆمپی پێدرا وەک نیشانەیەک بۆ بەرەنگاربوونەوەی ڕەگەزپەرستی مەدالیای زێڕی پێبەخشرا. محەممەد علی کلای ئەفسانەی بۆکسێنەری جیهانی دوای 32 ساڵ ململانێ لەگەڵ نەخۆشی پارکینسۆن لە 3/6 2016دا لە تەمەنی 74 ساڵیدا کۆچی دوایی کرد. وڵە بەڕێزان هاوکارانمان ڤیدیۆیان بۆ ئامادەکردنی سەبارەت بە چۆنیەتی دروستکردن و ئامادەکردنی گۆشتی بەرەخ کە لەم بارەوە کۆمەڵە گوێنەیان بۆ ئامادەکردنی فەرموو با پێکەوە بینەربی.
بەڵەبەرەزان دەچینە بڕگەی پامنێران بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. سەرەتاش دەچینە لای پامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێر. ئیدریس سڵاوت لێ بێم کاتت باش، زانیاریەکانی ئەمڕۆی هەولێر چین بۆمان بخەیتە ڕوو فەرموو. بەڵە شەیدا سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش. دوای ماوەیەکی زۆر لە بێدەنجی لایەنە سیاسیەکان و لە جۆرێک لە چەقبەستویی لە نێوانی لایەنە سیاسیەکاندا ئەمڕۆوا بڕیارە بۆ جارێکی دیکە سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ سەرجەم سەرۆکی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا کۆبێتەوە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان لە شاری هەولێر. ئەم کۆبنەوەی دوای دوو کۆبنەوەی ڕابردوو دێ کەوا کۆبنەوەی ڕابردوو لە نێوانی لە 9 بوو لە هەر لە سەرۆکاتی هەرێم بوو بە سەرۆکاتی سەرۆکی هەرێمی کوردستان و بە ئامادەبوونی نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق و کۆبنەوەی پێش ئەو کاتیش لە بەردەم UN بوو لە بارگەی نەتەوە یەکگرتوەکان لە شاری هەولێر کەوا لە نێوانی حزب و لایەنە سیاسیەکاندا لە هەرێمی کوردستاندا ڕێکخرا بوو. ئەم کۆبنەوەی زیاتر بۆ ئەوەیە کاتی هەڵبژاردنەکان دیاری بکرێت وە لەسەر سیستەمی هەڵبژاردنەکاندا بە جۆرێک لە جۆرەکان ڕێک بکەون. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا مشتومڕێکی زۆر هەبوو لەسەر هەڵبژاردنەکان بە تایبەت چۆنیەتی ئەنجامدانی هەڵبژاردنەکان بەشێک لە لایەنە سیاسیەکان پێیان وا بوو دەبووایە هەڵبژاردنەکان بکرێت بە چەند بازنەیەک یاخۆت هەبوو دەگوت لەسەر ئاستی پارێزگاکان بکرێت بە بازنە. بەشێکی دیکەش بۆ چوونی وا بوو لەسەر ئیدارە و پارێزگا و ئیدارە سەربەخۆکاندا بکرێت بە بازنە هەڵبژاردنەکان و لەلایەکی دیکەشەوە ئەم تۆمارەیەکەوە هەڵبژاردنەکانی پێ ئەنجام دەدرێت لە عێراق و بهێنرێت یاخود ئەوەی هەرێم بەکار بهێنرێت کامەش مشتومڕێکی زۆری لەسەر بوو تاوەکو ئێستا ئەم هێز و لایەنە سیاسیانە نەگەیشتونەتە ڕێککەوتن. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا مەکتەبی هەڵبژاردن و ئاماری سەرجەم لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەر لە سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە کۆ ببوونەوە، بەڵام تاوەکو ئێستا هیچ ئاماژەیەکی ڕوون نییە بۆی لێک نزیک بوونەوە یاخود لێک تێگەیشتن لە نێوانی لایەنە سیاسیەکاندا هەبێت. بۆیە بەشێک لە لایەنە سیاسیەکان چاوەڕێ دەکەن ئەمڕۆ لەم کۆبنەوەیەدا بڕیار لەسەر ڕۆژی هەڵبژاردن بدرێت. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا سەرۆکی هەرێم بڕیاری دابوو لێ مەرسومێکی تایبەتی دەرکرد بوو کەوا یەکیدا هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت، بەڵام کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی دەڵێ من پێویستیم بە 6 مانگە ئەگەر بێ و من کارا بکرێمەوە واتە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی کارا بکرێتەوە و دواتر لایەنەکان ڕێک بکەون لەسەر چۆنیەتی ئەنجامدانی هەڵبژاردنەکان. بەڵام ئێستا ئەو ماوەیە تێپەڕی کردووە و 6 مانگ کەمتریش لە بەردەستی کۆمیسیۆن ماوەکەوە بەوتەی کۆمیسیۆن بێت کەواتە هەڵبژاردن لە کاتی خۆیدان ئەنجام نادرێت و لەلایەکی دیکەشەوە بەشێکی تر لەلایەنەکان ئامادە سازیان نییە کەەوە لەم کۆبنەوەیەدا هیچ بڕیارێک بدرێت، تەنها دەیانەوێت لە یەک نزیک بوونەوەی زیاتر بەخۆی ببینێت. ئەمە سەبارەت بە کۆبنەوەکەی ئەمڕۆی لایەنە سیاسیەکان لە شاری هەولێر. لەلایەکی دیکەشەوە زانکۆی سڵاحەدین لە شاری هەولێر تەواوی لایەنە سیاسەکان بەشدارە بن لە کۆبوونەوەکە ئەوەندەی زانیاریت هەبێ تەواوی کەسی یەکەمی هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان. مامۆستا شوان لە ڕابردوودا بانکهێشتی سەرجەم سەرۆکی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان کرابوو ئەوانەی کەوا لە نێو پەرلەمانی کوردستان کاریگەری تەواویان هەیە، بەڵام لە جارانی ڕابردوو هیچ بەشێک لە سەرۆکی لایەنە سیاسەکان بەشداری ئەم کۆبنەوەیان نەکرد بوو، بۆیەش گومان دەکرد ئەم جارە سەرۆکی سەرجەم لایەنە سیاسەکان لەم کۆبنەوەیەدا بەشداری بکەن. بۆیە ئەوەی کە جێگەی ئاماژەیە جێگەی وتنە هەموو سەرۆکی لایەنە سیاسەکان باوەڕ ناکرێت بەشدار بکرێت، بەڵام مامۆستا باپیر وەکو سەرۆکی کۆمەڵی دادگەری لە کۆبنەوەکانی ڕابردوو وا بڕیارە لەم کۆبنەوەیەشدا بەشداری بکات. بندەبێت بچمە سەرتەوەرێکی دیکە مامۆستا شوان سەبارەت بە زانکۆی سڵاحەدین کەوا لە ماوەی ڕابردوودا بڕیارێکی تایبەتی دەرکرد بوو سەبارەت بە یەکپۆشی قوتابیان لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان ئەو بەشانێکەوە لە زانکۆی سڵاحەدیندا هەن. بۆیە بڕیارەکە دراوە و زانکۆی سڵاحەدین هەستاوە بە ئەنجامدانی ڕاپرسیەک. ئەمڕۆ وا بڕیارە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەم ڕاپرسیە بخاتە ڕوو. ڕاپرسیەکە بۆ دوو بابەتە. بابەتی یەکەمیان ئایا تا چەند لەگەڵ ئەوەدا یەکپۆشی لە نێو زانکۆی سڵاحەدیندا ئەنجام بدرێت و بابەتی دووەمیشیان ئایا چ جلوبەرجێک دیاری بکرێت بۆ قوتابیانی زانکۆی سڵاحەدین کە ئەمەش بەشێکی زۆری قوتابیان ئەوەی کە وەکو زانیاری بەدەستی ئێمە گەیشتۆ بەشێکی زۆر لە قوتابیان دڵخوازی ئەوەن کەوە یەکپۆشی لە نێو قوتابیانی زانکۆشدا
ئەنجام بدرێت ئەوە بە تایبەت ئەم چینایەتیەکەوە دروست بوو بەشێک لەو کەسانێکەوە بژێوی ژیانیان باشە جلوبەرجی زۆر مۆدێلن و باشیان لە بەردەکەەوە بەشێکی دیکەشیان کە باری دارایان وەکو پێویست نەبوو جلوبەرجی مام ناوەند یاخود خراپیان لە بەردەکرد کە ئەم کامەش ئەم بڕیارە بە جۆرێک لە جۆرەکان هاو ئاستی قوتابیان لە زانکۆکاندا ڕێک دەخاتەوە ئەمەش دەبێتە بڕیارێکی باش لە نێو زانکۆی ئیسلاحەدین. ئیدریس ئەگەر زانیاریت هەبێت لەسەر یەک پۆشیەکە تامان جێگەی دەستخۆشیە بەڕاستی وادانی جێبەجێ بکرێ تەواوی زانکۆی سەلاحەدین با بڵێن ئەو پێشنیارانەی دیکە بۆ هەموو کۆلێژ و بەشەکان وەکو یەکە یاخود ئەکرێ با بڵێن بەپی کۆلێژەکان یەک پۆشیەکان دیاکرێتەوە ئەو وردەکاریە باس کراوە. بەڵێ مامۆستاشوان ئەو وردەکاریە باس کراوە باس کرد لەوە کراوە گوتویانە ئەگەر بێ و سەرەتا تەنها زانکۆی سەلاحەدینە و لە زانکۆی سەلاحەدین باز لەوە کراوە یعنی تەنها باسە ئەگەر ناوەکو بڕیاری فەرمی نیە ئەگەر بێ و بەشە زانستیەکان جلوبەرجی قەمیسی سپی و پانتۆری ڕۆژ بێت و لە بەشە وێژەیەکان قەمیسی سپی و پانتۆری ڕەساسی بێت یعنی ئەمە باس کراوە بۆ لێکجیاکردنەوەی بەشە زانستی و وێژەیەکان بەڵام ئەوە دەمێنێتەوە ئەنجومەنی زانکۆی سەلاحەدین بڕیاری کۆتایی لەم بارەوە دەدات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵێ ئایزان دیارە هاوکارانمان ئاماژە بەوە دەکەن میوانەکانمان لێرە نین بەم شێوەیە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان سپێری خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.